بۆیە بەڕێزان بۆ پاراستنی کەسایەتیت ئەم خاڵانە جێبەجێ بکە. یەکەمیان زمانت لە وشەی بێشەرمی و بێشەرعی بپارێزە. خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکە ئەگەر دەتەوێت شەخصیەتت ببێ لە ناو خەڵکە، نەوەکانی داهاتووش شانازیت پێوە بکەن کە چەند پیاوێکی بە شەخصیەت بووی یان بە پێچەوانەوە چەند ئافرەتێک بە شەخصیەت و بە ڕێز و بە حرمەتە و سەنگینە لە دوو وشە خۆت بپارێزە. هەر وشەیەک بێشەرعی بێ و شەرع نەهی لێکرد بێ مێڵێ، هەر وشەیەک بێشەرمی بێ لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا. بۆ نمونە باسی ناچارم بێڵم جەستەی ئافرەت، لەشی ئافرەت، وشەی جنس و سێکس و ئەوانە کە ئینسان بۆ سوعبەتیش بێ نابێ باسی بکە، نابێ بیڵێ. ئەو وشانە لە هەر دەمێک بێنە دەرەوە کەسایەتی ئەو ئینسانی پێلەکەدار دەبێ. ئەمە هەموو سوورەتی یوسف ئەم دەرسانەی تێدایە. بۆیە کاتێک یوسف دەفەرمێ قال ربي السجن أحب إلي مما يدعونني إليه. سوورەتی یوسف ئاەتی 33. کاتێک هەموو ئافرەتەکان داوای دەستێکخەڵی لێ دەکەن، ئەگەر نەیکە هەڕەشەی زیندانیکردنی لێ دەکەن، یوسف دەفەرمێ ڕەبی خوای پەروەردگار خۆت ئاگاداری زیندانیم پێخۆشترا، زیندانی هەتایی بکرێم نەک ئەوەی مما يدعونني إليه، ئەوەی ئەوانە داوام لێ دەکەن بۆی. سەیری وشەکانی قورئان کە نەفەرمی خوا داوای زینام لێ دەکەن. خۆ بابەتەکە ئەوەیە. بەڵام یوسف زمانی دەبێت پارێزە لە وشەیەکیش بنێڵە، بەس بە وشەش نەیگو باسی زینە، باسی داوایان پیسی، باسی خراپەکاری. خوایە خۆت دەزانی داوای چیم لێ دەکەن، خوایە زیندانیم پێخۆشترە هەڵی دەبژێرم بەسەر ئەو خراپەیەدا. بۆیە عەلی جابری الفیفی لە کتێبی یوسفیاتدا کە کتێبێکی زۆر بە نرخە و خوا پاداشتی ئەو بەڕێزش بداتەوە هەتایە کە لە دەرەوەی وڵات بۆی هێنام، لە کتێبی یوسفیاتدا لە شەرحی ئەم ئایەتەدا دەفەرمێ عف قلبه فعف لسانه. یوسف چونکە دڵی هێندە پاکە، خوای گەورە پاکیەتەکەی هێناوەتە سەر زمانیشی. ئەمە دەرسە بووە یەکی جەنابتان لە منەوە بۆ ئێوە. بەردەوام کەسێ دڵی خاوێنە پاکە، وشەکانی سەر زمانیشی پاکن. هەر کەسێ پەنا بەخوا وشەی خراپ و جنسی و سێکسی و نازام زۆر شتی و جەستەی ئافرەت و ئەندامە زاوزەکانی بەدەماهات، ئەوە لە دڵەوە حەزی پێ دەکا، ئەوە حەزی پێ دەکا و بە زمانیش دەیڵێ یەکسەر کەسایەتی لەبەر چاوی خەڵکە جاژم بیان پیا و بێدێتە خوارەوە. ئاگاد لێبێ دڵی خاوێن وشەی خاوێنی پێدادێ. ئەبێ زۆر خۆپارێز بین، بە کینایە شتەکان بڵێ، ڕەگ ڕەوان باسییان نەگەی، خۆ پارێزی بە هەر شێوەیەک بێ لەو وشانەی کە بێشەرمین و بێشەرعین. جوێندان، ئینسانی دڵپاق قەت جوێن بە خەڵک نادا، کەسایەتی دێنێتە خوارەوە. دراما، کۆمیدیا، شانۆگەری، ئەوانی لە بواری بەتایبەتی کۆمیدیادا ئیش دەکەن، کوڕە دەبێت زۆر وریای خۆتان بن. کۆمەڵە درامای کۆمیدی و ئەوانە هەیە بە حسابەوەی خەڵک پێ بکەنێت چ وشەی نەشیاوی تێدا دەوترێ. ئەو ئەکتەرە لە بوارەکەی خۆیدا زۆر بەتوانایە، بەڵام بزانە شخصیەتی چەند دێتە خوارەوە لەبەر چاوی خەڵکە. ئەڵەن تخوا و قسانە حتی ئینسان پێعی بەکەی گوێی لێ دەبێت، ئینسانی وەکو جەنابتان. بۆیە ئاگاد لە زمانت بێ، ئاگاد لە زمانت بێ، زمانت تعبیری ناو دڵت دەکا. بۆیە ئەگەم مەلایەکت بینی لەگەڵ ڕێزم بۆ خۆم و هەموو مامۆستایانی ئاینی لە وتارە زۆر باشی وشەی لەش فرۆش و زیناکار و نازانم فاحیشەگەر و ئەوە پەنا بەخوا خراپە. ئەوە دەبێت لە دڵەوە حەزی پێ بۆی ئەم وشانەوەندە بەکاردێنێ، بێ خۆ پارێزی لەوەی بەس ئاماژەیەکی پێ بکەی خەڵکەکە حاڵی بێ. ئەبێت لە وشەی بێشەرمەکان و بێشەرعیەکان تا بۆتان دەکرێ مسڵمانان خۆتان پارێزن، منداڵەکانتان فێرکەن، بزانت چەند کەسایەتیت بەبەرزی دەمێنێتەوە. وەکو یوسف ناوەکەی نەهێنا، ئەوەی داوام لێ دەکەن خوا خۆت دەزانی چییە، با بە زمانیشمانەیە ئاوشەی زینە.